نەریمان بابان یەکێکە لە هونەرمەندە خۆشەویستەکان کە خاوەنی چەندین بەرهەمی دیارە کە بەشێک لە بەرهەمەکانی بوونەتە نۆستالژیا و لە یادەوەری زۆرێک لە هەوادارەکانیە ماونەتەوە لە ئێستادا سەرقاڵی ئامادەکاریە بۆ سازکردنی کۆنسرتێک کەوا بڕیارە لە ڕۆژانی 9 و 11 لە تەلاری هونەر لە شاری سلێمانی ساز بکرێت. هەموو جارێکە کۆنسرتێکەکەم ئەگەر ئەو ساڵەیە ئەو 2 ساڵە گۆرانێکی تازەم کردبێت چکە من درەنگ گۆرانیەکەم کۆنسرتەکە بەنای ئەو گۆرانیەوە ناوانێم وەکو ئەوی پار ناومان ناستون لە بەرەوەی گۆرانی ستون تازە بوو ئەم ساڵیش گۆرانی باس تازەیە کۆنسرتەکەمان ناونا باس لە کەسێکی بە تەمەنەکە کەسێکی تر تەمەنی چۆ بەرەو سەرەوە تووشی خۆشەویستیە بێت تووشی لەوانەیە عاشقێکە بێ بەس ئەو تەمەنە تازە بە ئەو نابێ و کەسێکە ئەتوان بڵێم ڕووخاوە لە ژیان تر بێ هیوا بووە کە هەموو شتێک ڕەتەکاتەوە نەخۆشەویستیەوێت نەجوانیەوێت لە بەرەوێڵێ تەمەنم ڕۆشتووە هەموو شتێک ڕۆشتە و ژیان بەجێ هێشتوم حەزم کردم جارە بۆ تەمەنێکی دیاریکراوە گۆرانێ بڵێم کە تەمەنێکی گەورەیە هەموو تەمەن چاوەڕێی هەواڵەکێ هەموو هەنگاوی بێهیوام لە ژوورێکاوەنە جیازیم کۆنسرتەوەی هەنێ ئالەتمان هێناوە مەسەنە کۆستی گیتار و کیبۆردێکەکەمان هێناوە بۆی هەنێ جیازی هەبێ لەگەڵ کۆنسرتەکانی کەیە کۆرسیشمان هێناوە بە هیواین بەدڵی هەموو جۆگرێک بێت و بەخێر بێن. من کارم لەگەڵ زۆر لە هونەرمەندەکانە کردووە و ینی هەمووی ئەتوانم بڵم هاوڕێ نزیکی خۆ من چونکە کە کاری کرد کاری هونەری ینی زۆر نزیکە منەوە پێکەوە بەڵام کاگنەریمان ینی من زۆر مرتاحم لەگەڵیا و لە هەمووی گرنگترەوەی کە من کاتی ئەسپەکەم لەگەڵیا چەند ئەسپەکەمەوەنە چێژ لە گۆرانیەکانی بینم. ئەو بۆ من زۆر خۆشە وڵای پێم خۆش بوو ینی کچی تریشم لەگەڵا بواە بەس ئەوە ینی حەس بە بەوە ناکەم کە من تاقانم لەهەرەوەی هەمویان ینی وەکو خێزانی منوان کۆنسرتەکانی کاگنەریمان ینی هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە هەموو جارێ ینی وەکو ئەوەی بینم کە تازەبوونەوەیە ینی هەموو کۆنسرتی تازەبوونەوەی کۆنسرتە لە لای من تازەبوونەوەی ئیشەکانی کاگنەریمانە و هەموو جارێکیش چێژی زۆر تایبەتی لێبینم لە کارەکانی و هەموو جارێکیش میوانێک کە هێنێت ئەوەش ینی شتێکی تازەیە و پێم خۆشەکە هەموو کەسێک گوێبیستی بێت و هەموو کەسی ئامادەی کۆنسرتەکە بێت و چێژی لێبین وەکو ئێمە. جانم بسوتيني كسوتو يا قريت واب لكي عزيز بجنبيني كم والله قريت واب عادة من هەموو جارێک سپۆنسەری گەنجێکەکەم ینی هێنمە پێشەوە هەروە بووە بۆی دوای ئێمە ئەوانە بچنە سەرەوە ئەوانە ئیشی جوانکەن ئەوە گەنجە بە 2 گۆرانی دەست پێەکە و بڕیاریشە پرۆگرامی ئێمە منیش 12 گۆرانی پێشکەشکەم ئیتر جاری وایە ئەبێ بە زیاتر ئەبێ بەکەمتر حەسەبی ئەوەی کە ئیشەکان چۆنە ڕوا لەسەر ستیج پرایزەکەمانەوەی لەوانەیەم جارە 5 گۆرانی بڵین لەو گۆرانیانەی کە هی منە بەس قەت لەسەر ستیج نەموتۆ بە لایف لەگەڵ هەوادارەکانم بە لایف گویان لێ نەبوو هەر بە شێوەی سیدی گویان لێ بووە بەس ئەم جارە ڕاستەوخۆ لەگەڵ خۆما گویان لێ بێت لەبەرەوەی هۆڵێکی گەورەمان نییە بەقی ئەو خەڵکە بێت خەڵکیش خواستی لەسەر بلیت زۆرە چکە درەنگەوە بینێ پێویستیان بەوەی پێویستیان بە هەناسەیەکە ئارامیەکە بلیت نامێنێ کە نامێنێ گلەیمانێتە سەر مەجبورین
بە قسەیان بکەین جارێکتر ڕۆژێکی بۆ زیاکەین ئەم جارێ ویستمان 2 ڕۆژ بێ بەڵام هەمدیست گلەی دروست بووە و لە بازار بەڕەش بە گران بلیتەکان خەڵکی کڕی فرۆشتەوە ئێمە ناتوانینەوە کۆنتترۆلکەین لەبەرەوەی من ناتوانم بەیەکێ بڵم تۆ بێ 2 بلیت کڕی تۆ بێ سیام کڕی ئەچی ئەیکڕێ لەوانەیە بە گرانی فرۆشێتەوە گلەیماناتە سەرتیان بلیت نەماوە هینی دووەم ڕۆژ خەڵکیش مەجبورە بە گرانی کڕێ سیام ڕۆژیشمانی زافە کرد بەڵام ئەگەروا بڕابێت 4ەم و 5ەمە بەسەبێ بۆستی لە شوێنەکە چکە زۆرمان دۆبین لەبەر دڵی هەواداران کردمان بە 3 ڕۆژ ئەجینا بۆ ئێمە زۆر ماندوو بوونە بەڕاستی. کورسات دەستگای میدیایی کورسات هەموو جارێک وا بووە سپۆنسەری میدیایی من بوو خۆ هەڵ ناگرێ دەرگای بۆ کردومەتەوە چکی میستووە بردومە بۆ ستیج هەرچیەک میستۆ لە ڕووی وێنەگرتن و شتەوە ئەوان لەگەڵ مابوون سپۆنسەری من بوون بەڵام بەشی زۆری ئەرکی مادی لەسەرشانی خۆم بوو لەسەرشانی خۆم و کۆی بینی هیوادارین دڵی خەڵک خۆشکەینەوە گرنگ نییە بۆ من گرنگ ئەوەیە بتوانم دڵی هەوادارەکانم خۆشکە بەڵام ئەمەوێ پێیان بڵێم ئیشاءالله ڕۆژی پێنجشەمە و جومعە لەگەڵ شەمە دڵخۆشتانەکەین. تو بلی راستی